قال الحمد لله رب العالمين خوای هەموو جیهانیان مالکی یوم الدین پاشای ڕۆژی دوایی خاوەنی ڕۆژی دوایی مەلیکی ڕۆژی دوایی لەبەرەوە پێش ئەوەی کە بترسێنێ ڕەحمەتەکەی پێشخستووە بۆیە ئەبێ بڵێ بسم الله الرحمن الرحیم خوای بەخشندە و میهرەبان اینجا الرحمن الرحیم رب العالمین بسم الله و کرد و ڕەحمان ڕەحیمی تیابوو اینجا وتە الحمد لله رب العالمین ئێستا پێویستە کا بڵێ مالیکی یوم الدین ئەو نە گەورەیە ئەو زاتە ئەبێ چی پێشخەی بێدیسانەوە ڕەحمان ڕەحیمەکە دووبارە بۆی کە بزانی لەگەڵ عەزەمەت و گەورەی و پادشایەتی و دەسەڵاتی خۆیان بەخشندە و میهرەبان بۆی لەم دەرگایە بۆی بچیتە ژوور دەرگای ترس نا دەرگای ڕەحمەت دەرگای خۆشەویستی دەرگای میهر ئەمە دەست هەموو کەسێک ناکرێت بۆی بینی خوای گەورە کۆمەڵێکی مەحروم کردو لە ئیکە نوێژ بکەین